بۆ کەرکووک نمونەیە بۆ بافڵ تاڵەبانی. بافڵ تاڵەبانی جوڵەکەی مام جەلالی دووبارە کردەوە. ناوچە دابڕێنراوەکان لەکوێی بەرنامەی هەڵبژاردنی یەکێتیدایە. بۆ کەرکووک نمونەیە بۆ هەڵبژاردنی پەرلەمانی عێراق. بافڵ تاڵەبانی جوڵەکەی مام جەلالی دووبارە کردەوە. دەمەوێت سوپاسێکی تایبەتی بنێرم بۆ خەڵکی ناوچە دابراوەکان، بۆ خەڵکی کەرکووک و شەنگار و خانەقین و مەخمور و هەموو شوێنەکانی تر کات بەجۆش و خرۆشێکی زۆرەوە هاتوونەتە کۆری خەباتی پەرلەمانی، کۆری هەڵبژاردن بۆ دیاریکردنی نوێنەرەکانی خۆیان و بۆ ئەوەی جارشکە بە دنیای بسەلمێننەوە کە ئەم ناوچانە کوردستانە. ئەم قسانە ڕێزی کۆچکرد و مام جەلالی ڕەحمەتیە لە خەڵکی کەرکووک. ئێستاش لە گوێی یەکێتیەکان و ئەوانەی کە سەرسامی مام بوون دەزرنجێتەوە. کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان لە لای مام هەمیشە پێگەیکی تایبەتی هەبووە و سەنتەری خەباتی خۆی و حیزبەکەی بووە. هەر بۆیە خەڵکی ئەو شارە بە حیزبی و ناحیزبیەوە ستایشی ڕۆڵی کۆچکرد و مام جەلال دەکەن. دوای 8 ساڵ لە کۆچی ئەو گەورە سەرکردەیە بافڵ تاڵەبانی شوێن هەنگاوەکانی باوکی کۆچکردووی کەوتووە و هەمیشە دەڵێت ئەوەی دەیڵێن جێبەجێ دەکەین. بۆیە لە دوای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک هەموو بەرپرسەکانی حیزبەکەی ناچار کرد زۆرترین خزمەت بە خەڵکی ئەو شارە بکەن. ئەو خزمەتە یەکێتی بەو شارەی کردووە لە کەمتر لە 15 مانگدا لەسەر ئاستی عێراق ناوازەیە. یەکێتی ژوەک شانازیەک بۆ خزمەتکردنی خەڵک بەبیری دەهێنێتەوە. سەیری کەرکووکن. وەزعی کەرکووک ئیمڕۆ چەند جیاوازە، پێکاتەکان چۆن بە ئاشتی ئەژین. هەدەفی ئێمە بۆ هەموو عێراق ئەوەیە. چەند عێراق بەقووەت بێ ئێمە ئەوەنە دڵمان خۆشە بێت. چەند عێراق بەقووەت بێ ئەوەنە کوردستان بەقووەتە بێت. چەند کوردستان بەقووەت بێت ئەوەنە عێراق بەقووەتە بێت. ئەمە بەشێکی کورتە لە پەیامی بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کاتیایدا کەرکووک وەک شارێکی ناوازەوێ ناکرا چونکە ئەو شارەکە پارێزگارەکەی کوردە و یەکێتیە لە ساڵی ڕابردوودا بەردەوام پرۆژەی خزمەتگوزاری ئەنجام داوە. سەرۆکی یەکێتی لەو پەیامەدا و تەهدید و هەڕەشانی لەسەر کەرکووک ڕوبەڕوویان بووەتەوە. بابیری هێنایەوە وتی ئەوان بەرنامەی مام جەلال جێبەجێ دەکەن. ئەوەی لە کەرکووک کردیان ئەو بەرنامەیەیە. یەکێتیەکە کە بۆ حەق و حقوقی کورد و کوردستان خەباتەکات و شەڕەکات و بۆ دواوە ناڕوات. ئەو یەکێتیەیە کە بەرامبەر تەهدیدێکی عەجیب ئەو های لە شاری کەرکووک کرد. ئەمڕۆ ئەو کەرکووکە مەقارەنە ناکرێت لەگەڵ کەرکووکی 4 ساڵ پێشستا. سەیری هەموو پێکاتەکان کە چۆن بەیەکەوە ئەژین، سەیری پرۆژەکە چۆن بۆ هەموو لایەنێک ئەکرێت. ئەمەیە یەکێتی مام جەلال. ئەمە تەواوکردنی بەرنامەی مام جەلال. ڕەنگە پەیامی بافڵ تاڵەبانی بۆ هەڵبژاردن زۆر قسەی لەسەر هیچ شوێنێکی دیاریکراو نەکرد بێت، بەڵام کەرکووک تایبەتمەندی پێدرا هەر وەک چۆن باوشی ڕەحمەتیشی وای دەکرد. هەباڵان 2 جار پێم وتووە، 2 جاری تر ئەشیا هێنمە بیرتان، 2 جاری تریش ئەیڵێم هەر یەکێتی ئەتوانێ وەکو پێویست شەڕ خەبات بۆ ئێوە بکات. هەر بەم قسانەش کۆتایی بە پەیامەکەی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراقێنا.